من یەک دوو ئاماژەی بە شتەکان دەکەم بابەتەکان و دوێمە لای تو. سڵاوتان لێ بێ بینەرانی ڤارمێدیا، ئێستا ئێمە لە شەقامی 60 مەترین دوای ئەوەی کە لە کاتژمێر 6 ئێوارەوە بارانێکی بەخوڕباری لەو دەمەیدا بارانەکە وەستاوە. دیارە هاتوچۆی هەولێر چەند ڕێنماییەکی بۆ هاوڵاتیان و بۆ شۆفێران بڵاو کردەوە سەبارەت بە داخستنی چەند ڕێگایەک بۆ نمونە ڕایگەیاند کە شەقامی 100 مەتری لای فامیلی مۆڵ داخراوە و هەروەها شەقامی شۆڕش داخراوە لای بەرزە پردی شۆڕش، شەقامی 40 مەتری لەنگە داخراوە، شەقامی بنەسڵاوە دارت داخراوە، شەقامی بنەسڵاوە دووسایدی لاوان داخراوە، هەروەها شەقامی 60 مەتریش کە ئێستا ئێمە لێرەین ئەو بەشەی داخرابوو بەهۆی ئەوەی کە ئاوێکی زۆر کۆبووێ، بەڵام خۆشبەختانە ئێستا ئاوەکە نەماوە، یعنی ئەو بارانێک کە باری با شێوەیەکی چڕ و پڕ بارانەکە باری. من دەمەوێت میوانێکم لەگەڵدا کاک زەردەشت بەڕێوەری ئاوەڕۆی هەولێر بزانین ئەوان کە تیمەکانیان هەمیشە لە ئامادەباشیدان چیان کردووە. کاک زەردەشت سپاس بۆ ئامادەبوونت، پێمان بڵێ ئێوە وەکو بەڕێوەبەرایەتی ئاوەڕۆی هەولێر چیتان کردووە ڕێڕەوی ئاوێکتان؟ پێشەکی بەخێراتن زۆر سپاس بۆ ئەو دەرفەتە وەکو بەڕێوەبەرایەتی ئاوەڕۆی هەولێر کە پیشەیتی کە ڕۆژانە چەپەر و منهۆڵەکان لە خاوێن دەکاتەوە بۆ ئامادەباشی بۆ هەر وەرزێکی نەخوازراو یاخود بارانبی یاخود زستان و هاویمی کە تیمەکانمان لە وەرزی هاوینیش دەستنە ئەو شوێنانێک کە تووشی گرفتی جیرانی ئاوەڕۆ و ئەو بابەتانە دەبن. ئەوەی کە ئێمە ساڵانە کە زیاتر سەرقاڵی دەبین کە لە دوای وەرزی پاییزەوە ئێمە بە تایبەتی لە مانجینەوە دەست پێ دەکرێتن بە چرتر خاوێنکردنەوەی ئاوەڕۆ و منهۆڵەکان و چەپەرەکان هەمووی دەکرێت بۆ ئامادەباشی بۆ وەرگرتنی زۆرترین ئاو بۆ ئەوەی ئاو پەنگاوی نەخواتەوە لە شەقام و کۆچک کۆڵانەکان. ئەوەی کە ئێستا ئەو شۆکە تێدا خەفەر بووین یاخود بڵین تیمەکانمان لە شەقامەکاندا بوون بۆ ئەوەی نەهێلن پەنگاوی ئاو بخواتەوە یاخود خەڵک لە مەترسی دوورخینەوە کە ئەوەی کە بەڕێزستانیش ئاماژەت پێدا کە بە هۆکاری سڕی ئەو بارانەی لە چەند کاتژمێرێکی کەمدا سەروی 40 ملیم زیاتر باران باریوە بۆ هۆی پەنگاوی لە هەندە شوێن کە ئەو شوێنانەش لە قەدیمەوە شوێنەکان دەرخستەی تەواویان بۆ کراوە، بەڵام بەو هۆکارانەی کە ئەو چەند ساڵەی ڕابردوو کە هۆی قەیرانی دارایی نەمانتوانیە وەکو پێویست ئەو پرۆژانە تەواو بکرێت کە ئاماژەت بە پرۆژەی فامیلی مۆڵدا کە لای ئیسپۆرتەی ئەمە بە 900 میلیۆن دەرخستەمان بەرز کراوەتەوە. موافقەشی هەیە تەنها کێشەی داراییمان هەیە کە ئەگەر لەو نزیکانە ئەو گرفتە چارەسەروی ئەو پرۆژەیە جێبەجێ بکرێت دەتوانین بڵین ئەم شەقامە کە باسی گرتن دەکەی گرتنەکە کاتیە واتە هەموو کاتەکان کراوەیە، بەڵام لە کاتی بارانی چڕ و بەخۆر لە کاتێکی کەمدا و ڕێژەیەکی زۆر تووشی هەڵوەسان دەبی، تووشی ڕاوەستانی ئاو دەبی. لەم کاتانە بۆ چارەسەرکردنی ئەو گرفتە وەکو کاتی بۆ گیانپاراستنی هاوڵاتیانی خۆشەویستی شارەکەمان بۆ هەماهەنگی لەگەڵ ژووری عەمەلیات و مرور شەقامەکە دەوەستێنی. باشە کاک زەردەشت، هیچ شوێنێکی دیکە هەیە ئەگەر بارانەکە زیاتر ببارێت چکە پێشبینی دەکرێت پێم وایە تاوەکو بێرەبیان شەپۆلێکی دیکەی باران باری دەست پێ بکات؟ شوێنی دیکە هەیە کە شوێنەکان بەڵێ بەر لە 2 ڕۆژ لەگەر خودی جەنابی پارێزگاریش لێدوانیش درا دەربارەی ئەو بابەتە کە ئەوەی باسی دەکەی یەک لەوانە لە شەقامی 100 مەتری ئەوە لە ڕەبتی کەندی ئاوی هەولێر دەبتەوە کە ڕەبتی کەندی بەستە پیازەی دەبتەوە و دەستەوە لای ئەنجومەنی وەزیران دەستەوە لای تووڕەق. ئەوە یەک لەو ئاوانەیە و کە ساڵانە تووشی ئەو گرێسفتەمان دەکات. خاڵی دووەمیان کە لە لای لەنگەیە زایدەن کەمالیاتی سیاران کە دێتەوە سەر سەیداوی لە سەیداوی پەنگ خواردنەوەکەی دەکات. ئەوەش یەک لەو پرۆژانەیە کە 17 میلیارد دینار موافقەشی هەیە دەستەی بۆ کراوە، یعنی کەواتە بودجە دابینکراوە بۆەوەی ئەو شوێنانە چارەسەر. ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی ئاوەڕۆی پارێزگای هەولێر هەموو ڕێکارەکانی پێویست بە ئامادەکردنی دەرخستە و بەرزکردنەوەی موافقە وەرگرتنی هەموو بۆ کراوە، تەنها گرفتی دارایی هەیە کە ئەو پرۆژە ناتە بۆ جێبەجێکردن. گرفتەکانی ئێوە چین لە ئێستاە بۆ نمونە تۆ تەمەنایەوە بکەیت کە ئەو گرفتەت بۆ چارەسەر بکەیت وەکو ئاوەڕۆ؟ ئێمە ئەلحەمدوللا لە سایەی کابینەی نۆیەم زۆر کاری باش کراوە. هەبەر لە ئەو دوو مانگەی ڕۆیشت سەروی 3 میلیارد دینار تەرخان کرا بۆ وەکو بودجەی تەواڕی بۆ چارەسەرکردنی گرفتەکانی ئاوەڕۆ. ئێمە ئەگەر چەند ساڵی ڕابردوو تەمەشا دەکەین لەگەڵ ئێستا زۆر جیاوازی هەیە. ئەوەی کە ئەمن باسی دەکەین ئەو نقطانەیە کە ئەوانەش لە نێزیکترین کات ئەوانەش لەگە قەیرانی دارایی
دەتوانین بڵێن چارەسەر دەکرێت چەندین پرۆژەی ترمان چارەسەر کردووە وەکو ئەوەی لە ئەنجومەنی وەزیران ئێمە 2 سندوقیمان کرد کاتی خۆی لە شەقامی سیمەتری لە کن دەرگای ئەنجومەنی وەزیران ساڵانە 4-5 شوێنە ژێر ئاو دەکەت بەڵام خۆشبەختانە ئێستا نمایە پشت مزگەوتی ئیمامی عەلی خۆشبەختانە نماوە ئێستاش پرۆژەیەکی استراتیجی بۆ گەڕەکی ژیان دەستی پێ کردووە لەبەر ئەو بارانە وەرزیستانی بەسەرداهات چەندی کێشەکان چارەسەرکراون بە بەراورد لەگەڵ ساڵانی پار و پێڵە بەجێرە ئەو بوجانەی تەرخان کراوە دەتوانین ڕێژەیەکی زۆر بەرچاو ناتوانین بە ڕێژە تهدیدکەین چونکە ئێمە هەولێر لە فراوانبووندایە چەند فراوان دەبی و چەند قیر سەبا خانوو لە گەشە بووندایە لە شاری هەولێر ئەوەندە ئێمە تووشی هەڵوەسان و کۆبنەوەی ئاو دەبین بە حکمەوەی پێشتر ئەو زەویانەی چواردەوری هەولێر هەمووی خۆڵ بوو ئاوەکەی دەمشت ئێستا ئەو گرفتە ڕوونکەمەوە لە هاوڵاتیانی خۆشەویست کە ئێستا ئێمە ئەو تەسمیمانەی قەدیم بەشێکی باش لە گەڕەکەکان ئەوەی ئێستا لە شێستی ڕاوەستاینە گەڕەکەکی قەدیم حسابە 6 مەتری چونکە ئێمە گەیشتونە 150 مەتری بۆیە ئەو ئاوانە هەمووی گردەبتەوە دێتەوە مرکزی شار سوقلەکی زۆر لێسرە بەو دەرخستانی ئامادەکراوە چارەسەر دەبێت ئەو ئاوەی هەولێر وەک دەبینین ئاوێکی زۆرە بەرەو چێوە بۆ کوێ دەڕۆنەوە ئەوانە بەڵمونە لە بنەسڵاوە لە زۆر شوێنەیە ئەگەر توانین پێمان بڵێ ئاو بە زۆری لەکوێ کۆ دەبێتەوە بۆ کوێ دەڕۆن ئێمە لە هەولێر 2 کەندی سەرەکیمان هەیە جارێگە باسی ناو مرکزی شار بکەم کەندی گەورەی هەولێر کە باسی دەکەین کە دەستەوە سەیداوی ئەوە دەڕواتەوە لۆ تووڕەق و منطقەی ئەو محەتەی ڕیسایکلینێک کە لێ دروست دەکرێت کەندی دووەم کەندی بەستە پیازەیە کە لە بەرزایەکانی منطقەی شاوێش و هەولێری نوێوە لە گەڕەکی ڕاپەڕین و دێتەوە لای بەستە پیازە و دێتەوە لای تێرەوە ئەوەش هەروە دەستەوە کەندی تووڕەق ئەو دەرەچانەی هەیتمان ئێمە 7 دەرەچەی سەرەکیە کە ئاوەکانی هەولێر دەباتە دەرێ ئەو 7 دەرەچەی کۆ دەکرێت و دەستەوە ئەو محەتەی ڕیسایکلین دەکرێتن واتە ئێمە جارێکی ترە ئاوە بەکاردەینین و لە پرۆژەی داهاتووی کە ئێستا لە بەرنامەدایە و بەردی مناقی بۆ دامەندرا لەسەر دەستی جەنابی سەرۆکی حکومەت کە لەو ئەو بارودۆخی بارانە بە خود زایدن ئەو شەڕە نەبایە ئێستا ئێمە دەبا لەو شوێنە باین و لەگەڵ بەڕێ سالیقامان لێ دەکرد و هەروەها کەندێکی تریشمان هەیە ئەوانی کە باسی دەکەین ئەو کەندەی کە لە لای بەحرکەیەوەڕە ئەوە دەستەوە خەتی گەزنەی ئەو سێ ئاوەمان هەیە و هەروەها ئاوی تریشمان هەوە کە دەستەوە لای قوشتەپەی ئەوانە دووبارە بەمەبەستی ڕساکلین بەکاردێنەوە بەڵێ ئەوەی کە ئێستا ئێمە لە هەولێر باسی دەکەین هەمووی زیانی ئەو ئاوە شلووە ینی لەگەڵ ئاوی شیرین هیچ تێکەڵبوونێک هەیە خۆی لە خۆیدا ئاوی باران شیرین حسابە ئەو ئەبارە بەڵام ئێمە کە دەستەوە ئەو محەتەی چونکە هەولێر کە چاوەڕوانی ئەوەی لێ دەکرێت تۆڕی ئاوەڕۆی ئاوی قورس و ڕەساسی پێ دەڵێن بلاک ئەند گرێی وۆتر ئەو دوو ئاوەی کە باسی دەکەین ئاوی حەمامات و توالێت ئەوە تۆڕێکی تایبەتی لۆ دەکرێت بەر لە ئێستا ئەوەی کە ئێمە کاری لەسەر دەکەین تەنها لە هەولێر تۆڕی بارانمان هەیە بۆیە ئەوانە هەموو دەستەوە ئەو محەتەیە لەوێ تەسفیە دەکرێتن و دەتوانین دووبارە و ئاوە بەکاربینین زۆر سپاس بۆ بێمەدا بڵێ بینەران دیارەمە دوایین زانیاریەکان بۆ سەبارەت بە ڕەوشی کەش و هەوا و هەروە ئەوەی کە لە هەولێر کۆ دەبێتەوە و دەمەوێت ئەوەشتان پێ بڵێن بە پێی دوایین زانیاریەکانی کەشناسی هەرێمی کوردستان تا ئێستا 600 میلیمەتر باران لە سنووری پارێزگای هەولێر باریوە و لە 12 کاتژمێر ڕابردوودا بڕی 50 میلیمەتر باران باریوە تەنها لە کاتژمێر 4 عەسر تاوەکو ئێستا بڵێن 26 میلیمەتر باران باریوە یعنی بە بەراورد لەگەڵ ساڵانی ڕابردوو ڕێژەیەکی زۆری باران ئەم ساڵ باریوە و پێشبینی دەکرێت ئەگەر ئەو شەپۆ لە باران بارینە بەردەوام بێت ئەوە ڕێژەکەی بەرزتر دەبێتەوە بەراورد لەگەڵ ساڵانی ڕابردوودا.